من ناوم بێستون محەممەد مەولودە کە لە شارۆچکەی قەسرێدا ئانیشم کە خوێندکاری پۆلی 12مە ئەم ساڵ لە تاقیکردنەوەکانی ئەزبوون بەشداریم کردووە و هیچ بە هیچ کێشە و گرفتێک کە لە شەشەمین تاقیکردنەوە و لە یەکەمە تا شەشەم هیچ کێشە و گرفتێکم نەبووە بەڵکو ئەمڕۆ 15 مانگە کە کۆتای تاقیکردنەوەیە ڕێگریان لێکردم کە بچمە ناو تاقیکردنەوەکە بەهۆی ئەوەی کە من داخل نەبوویمە لە تاقیکردنەوەکانی دەرەکی یەکێک لەوانش کە من هیچ گر و گرفتێکم نەبووە لە تاقیکردنەوەکانی یەکەم و دووەم و سێم وەکو هاوڕەکانی ترم لە هۆڵی خوێندن بێکێشە بەڵام ئەمڕۆ سعات 6 بەیانی بەڕێوەبەری پەروەردەی چۆمان ئاگاداری کردمەوە بە هیچ شێوەیەک نابێ بچمە ناو هۆڵەکانی خوێندنەوە وەڵکو ویستم بچم بۆ ناو هۆڵی خوێندنەوە ڕێگریان لێکردم و نیان هێشکەم بچمە ناو هۆڵەکانی خوێندن و مش بەڵگەیەک لە بەڵگەکانیشم کە ئایا توانای بەشداریکردنی ئەزموونەکانم هەیەیاننا ئەوەیە کە ئەم کارتە کە یەکە لە بەڵگەکان کە کارتەکە کە یەکە لە بەڵگەکان کە من دەتوانم بەشداری بکەم لە تاقیکردنەوەی ئەزموونی و دووش وەرەقەی سۆما کە هەر 6 تاقیکردنەوەی ڕابردوو کە کردومە ناوم چواری لەسەر بۆ بە هیچ کێش و گرفتێک بەڵام ئەوان ئاڵێن تۆ داخل نەبووی من چەند زەحمەت و کێشەیم کردووە ئەم ساڵ چەند خوێندووە و لە هەر چوار بابەتی ڕئیسی کە من تاقیکردنەوەم کردووە مامۆستام گرتووە و لە هەموو ئیش و کارێک بوومە کە لە بەس لە پێناوەیە کە ئەم ساڵ دەرچم بەڵام ئەم ساڵ مدیری پەروەردەی چۆمان تەلەفۆنی کردووە زۆر بە ئاسانی و زۆر بە سادەی پێیوتم تۆ ناتوانانی بەشداری بکەیتەوە ئەوانی تر هەمووی بە سفر دائەندرێن بەڵام یەککە لە حەقەکانی خۆمان داواکەم لە وەزیری پەروەردە شتێک بکە چونکە من ساڵێک مەفەوتێ و دووش ئەو هەموو مەسروفەم کردووە کە لە پێناو ئەوەی کە ئەم ساڵ دەرچم و چار بابەتی ڕئیسی مامۆستام گرتووە شەوخونیم کردووە کە ئەم ساڵ دەرچم خوێندومە کە بێگجاری لەو مەرحەلەیە تەواو بووم بەڵام بەڕاستی ئەمڕۆ وەزیری پەروەردەی چۆمان بەڕێوەبەری پەروەردەی چۆمان ڕێگری لێ کردوم و بچمە ناو هۆڵەکانی خوێندن